تەوەری یەکەمە قساکیان لەسەرەوەی کە ژینگەی ماڵ ئەبێ چۆن دروست بکرێت کە ژینگەیەک بێت هەموو ئەندامانی خێزانەکە تێدا ئاسوودە بوون دەروون دروست بن و لێک تێگەشتنیان هەبێ بۆ یەکتری هاوڕێ یەکتری بن لە یەکتر تێبگەن و بۆی کە بزانین ئەم کەشە چۆن فەراهەمە هێنرێت چۆن دروست ئەکرێت باوکو دایک لەم نێوەندەیە ڕۆڵی چییە لەسەر ئەم تەوەرادوێن بە میواندارەتی زۆر بەڕێز مامۆستا ساڵح سەعید مافناس و سەرۆکی ڕێکخراوی کۆمەڵگەی نوێ مامۆستا گیان فەرموو بەخێر بیت بەخێر بیت بەنی باش مامۆستا بەخێر بیت سڵاو لەبێ بەخێر بێ مامۆستاگیان سەرچاو مامۆستاگیان هەر لە ئێساوە جەژن لە بەڕێزت پیرۆز بێت و هەر لەمەوە دەست پێ بکەن ئێستا من و ڕەوەند باسی ئەوەمان کردبوو نمونە خاتوونەکان لەم ڕۆژانە زۆر زۆر سەرقاڵە بن گلەی یەکە نەڵەن هاوسەرەکانیان یارمەتیان نان ئەم گلەیانە هەنێک جار زۆرەکە ئەم گلەیانە چۆن ڕێگری لێ بکرێت بۆ ئەوەی کە هەموو بەیەکەوە چێژ لەوەرەگرن ماڵەکە ئارامە بەناوی خۆی بەخشدێن بێرەبان سپاس جەنابتانەکەم ئێمە سپاس بەڕێز جەنابتان باش و بینەرانی بەڕێزی سپاس بۆ بەڕێزت و لێرەوە جژنە پیرۆزە لە جەنابیشتان و لە هەموو بینەرە خۆشەویستەکانی ژەکەم بوونی ئەم جژنە مبارەکەی کە جژنی قوربانیە مادام جژنی قوربانیە قوربانیشی ئەوێ ینی هەر لەو سۆنگەی ئەوەی کە جەنابتان ئاماژەتان پێکرد لە باسی دەنگی گسک و غەسالە و ئەم شتانەوە پیاوان بۆ هەمووی عاجزن لە دەنگی گسک مامۆستا ناخۆشم مامۆستاوایە وەڵی ترۆک و عەزم کردن خۆی جژنەکە جژنی قوربانە هەموو شتێکیش بۆ من قوربانی لە چیوە هاتووە دیارە لەوە هاتووە کە بۆی مرۆڤ لەسەر بڕین ڕزگار ببێ تەقالیدێکە بۆ وەختی خۆی کە پێش ئەم قوربانیە کەسێک ئەگەر بیویستایە بگاتە حاڵەتێک ڕۆڵەیەکی خۆیە کردە قوربانی و ئەمەش ئەبێ یەکێ لە پێغەمبەران ئەمە ئەنجام بدا سەلامی خوا لەسەر بێویش ئیبراهیمە تاقە کوڕێکی هەیە و خوای گەورە لەخوا پێ فەرمێ ئەبێ تۆ سەری بڕیت ئەم حاڵەتە کە دروست دەبێ دوایی ئەبێ بگاتە ئەوەی کە ئەم عەمەلیە تەطبیق بکات بەڵام خوای گەورە بەرانێکی بۆ نێرێ قوربانیەکی بۆ نێرێ پێ فەرمێ قوربانی بە مرۆڤ ناکرێت قوربانی بە شتی تر ئەکرێ بۆ ئاسوودەکردنی مرۆڤ بۆ بەختەوەری و ژیانەوە بۆ بەخشینەوە ژیان بە مرۆڤ ئەبێ قوربانی بە ئاژەڵێک بکرێت بۆ شتانی تر بکرێت لێرەوە ئەتوانین بڵێن کەواتە بۆ هێنانی ژیان بۆ بەختەوەری بۆ ئاسوودەیی بۆ ئارامی پێویستی بە قوربانیدان هەیە بەڕاستی کەواتە لە ماڵە کاتێ باسی ئارامی خێزان ئەکرێ یا باسی ئیستیقراری خێزان ئەکرێ هەر لەو شتانی کە لە ناو خێزانە ڕوئەدا پێم وایە ژنیش و پیاویش هەردوولایەن ئەبێ قوربانی بدەن قوربانیدانیش هەر بەوە ناکە مەسەلەن من هەرچی بکەم بەرامبەرەکەم قوربانی بدە ئەمەش بە خۆی نابێ ینی هەتا باسی غەیبەتێ ئەڵێن ڕاستە غەیبەت خراپە بەڵام ئەو کەسی کە خۆی ئەبێتە مای ئەوەی خەڵک غەیبەتی بکە ئەویش خۆی گوناهبارە تۆ لە چلەی هاوی نابێنی مشکی و جامانەیە تێکەڵ بکەیت و ڕێنکۆتێکی درێژ لە بەر بکەیت و چلەی هاوینە و دەرەجەی حرارەت 50 دەرەجەیە بەناو خەڵکا بڕۆی وەڵا خەڵک قسە باس دەکا ئەبێت تو حاڵەتی کوا دروست نەکەی کەواتە لە ماڵیشە چ ژن چ پیا ئەبێ حاڵەتێک دروست نەکە کە بەرامبەرەکەی ئیلا هەر پێویستی بە قوربانیدان بێت چونکە مەسەلەن ئەبێ هەردوو لە بە هەنگاوێک بەرەولای یەکتری بڕۆن هەر کامیان کەم تەرخەمی لە هەنگاوەکە بکە لا سەنگی دروست دەبێت مامۆستا ساڵح ئەم قوربانیدانە ئەبێ بە چ شێوەیەک بێت هەم بۆ ژنەکە هەم بۆ پیاوەکە بەڵێ خۆی یەکەم شت کە زۆر زۆر گرنگە لە خێزانە کە هەر لە باسی وەکو عەزمکردن دەنگی گسک و ئەو شتانەوە ڕۆژێکی زۆر لە بەردەمی ژنا هەیە لە ماڵە کەلعادە پیاو ئیشی دەرئەکا ماندووە زۆر جار لە حەربایە لە دەرەوە بە تایبەتیوانی کار و کاسبیەکەن ینی لە زۆر شتا لە دەرەوە لە حەربایە لە جەنگایە پێویستی بەوە هەیە کە بچێتە ماڵەوە ماڵێکی ئارام ببینێت بچێت خێزانێک ببینێت کە بە بۆنی خۆشەوە پێشوازی لێ بکات بەڵام ئەو هەر دەرگاکە ئەکاتەوە هێشتا نەچۆتە ژوورەوە ئەڵێ وەرەقی کارەبامان بۆ هاتوۆتەوە ئەڵێ میوانمان هەیە و ئەڵێ خاوەن قەرزەکان هاتوونەتە سەر مناڵەکان دەرنەچوون مناڵەکان دەرنەچوون و ئیتر وەرە حاصڵێنی کۆمەڵەش دەدا بەگوێی ماڵەکە سڕمۆ خێرا ئەنجا گسکیش هەڵەکا لەو کاتەیە ئەم پیاوە تەوەن
ڕاستە لێرەیە پێویستی بە قوربانیدانێک هەیە بەڵام ئەبێ ئەم ڕێکخستنە ئەبێ ژنەکە ڕێکی بخە ئەبێ یعنی مەسەرەن کاتی بۆ دیاری بکە لە شەو ڕۆژێک خۆ تۆ مەسەرەن 4 جار 5 جار ماڵ گسک نادرێت 1 جار 2 جار گسکە درێ بە ئەو جارە و کاتێ بێ کە پیاوەکە لە ماڵ نیە باشە مامۆستا ئەکرێت بڵین خێزانێکی تەندروست و گرنگیدان لە ناو تاکەکانی خێزانە پەیوەندی هەیە بە نەخۆشە دەرونیەکانەوە حتما کاتی ئەم نەخۆشیە دەرونیەکان ئەتوانین بڵێن بە دوو بەشەوە سەیریکەن یەکێکیان ئەوە ئەگەر خێزانێک ئیستقراری تیانە بێ ئارامی تیانە بێ دەبێتە حاڵەتی دروستبوونی نەخۆشی دەرونی بۆ ژنیش و بۆ پیاویش و بۆ مناڵەکان بە دەرەجە یەکەم لە حاڵەتێکی تریشا جاری وە هەیە پیاویان ژن حاڵەتێکی دەرونی قورسیان هەیە تووشی گرەی دەرونی بوون تووشی خودەی نەفسی بوون ئەمە واکە مەسەرەن هەمیشە بە چاوی ترسەوە سەیری بەرامبەرەکەی بکە بە چاوی ڕخنەوە سەیری بەرام بە حساسیتەوە مامەڵە لەگەڵ مەسەلەکان بکە لە ماڵە ئەمەش کاریگەری گەورەی هەیە وەڵە لەسەر ئیستقرار لەسەر ئارامی ناو خێزان لەبەرەوە بۆچی مەسەرەن وتراوەکە ئینسانە بێ لە پێشە ئەو کەسەی هەڵێ بژێرە بزانێت کێ هەڵێ بژێرە بۆ ژیانی خێزانی چ ژن بێ و چ پیا و چ کوڕ ئەبێ بەڕاستی پرسیار بکە سەبارەت بەم کەسە ئایا ئەم کەسە کەسێکی مستەقیڕە کەسێکی ئارامە لە ناو کۆمەڵگەیە کەسێکە مەسەرەن لە ناو هاوڵانیا باشە لە ناو کار و کاسبیا باشە لە گەڕەکەکەیە باشە لە زانکۆکەیە باش بووە کەسێکە هەرچەند ئەمانە من پێم وایە زۆریش چۆن بڵێ بینای لەسەر ناکرێت بۆ چونکە ژن و مێرد وەکو هیچ دوو کەسێک نین بینە لەسەر چیەکرێ مامۆستا چۆن بینا لەسەر تەواوەتی لە هەموو ڕوویەکەوە هەڵبژێریت کە گونجاو بێت بۆ ژیانی داهاتوو قسەکە ئەوەیە تەبەن کاریگەری خێزان کاریگەری هەیە لەسەر پەروەردەی مناڵ یعنی ئێستا تۆ تیبینی بکە بڕۆی بۆ زیندانەکان بۆ بەندیخانەکان ئەوانەی کە یان بینی لەسەر مخەدیرات گیراون ئەوانەی ئەیان بینی لەسەر حاڵەتی تونند و تیژی گیراون هەموو ئەوانە کە لە ناو خێزانێکا پەروەردەبوون کە دایک و باوکەکە شەڕیان بۆ بەیەکەوە هەمیشە ئاژاوەیان هەبووە یا مەسەرەن لە یەک جابوونەتەوە یا حاڵەتێکی دروست کردووە کە هەمیشە ئەو پیاوە بە تووڕێی قسەی کردووە یا هەمیشە ئەو ژنە بە تووڕێی قسەی کردووە لەوانەیە لەو ماڵەیە مەسەرەن شت شکێنراوێ بە حاڵەتی تووڕەبوونەوە حاڵە ئەمانەوە ئەکاتەوان ئیستقرار لە منەوەکانیشا دروست نابێ بۆ ئەوەی کە چۆ ژیانی خێزانەوە کەسێکی سەلیم بێ کەسێک بێ کە ئارام بێ لە مامەڵەکردنیا چونکە یعنی ژینگەی یەکەم بۆ پێگەاندنی ئینسان خێزانە وەکو بۆیە عەزمکردن ینی دراساتی قانونی کە باسی مەسائلی جەرائیم و ئەو شتانەکە یەکێک لە بابەتەکان باسی خێزانەکە کە زۆر کاریگەری گەورەی هەیە چ لەسەر کەمکردنەوەی جەرائیم و تاوانەکان چ لەسەر زۆربوونی جەرائیم و تاوانەکان مامۆستا ساڵح خۆی قسێک هەیە هەمیشە ئەوترێتەوە ئەوترێ بۆ نمونە لە نێوە براو خوشکیشە شەڕ ئەبێت چ بگا بە دوو هاوسەر ئەم دوو هاوسەرە بێگومان هەر لە نێوانیانە ناکۆکی و شەڕ و ئەدا بەڵام ئەم باڵی ناکۆکیانە چۆن لەگەڵی مامەڵە بکەن بۆ ئەوەی کەوا نەبێت ئەم شڵەژانە ئەم هەست بە نەبوونی ئاسایشە لە نێو بەتایبەت مناڵەکانە دروست بێت کە ئەگەر دواتر چوونە ناو کۆمەڵگا ببنە کەسێکە زەرەر بە کۆمەڵگا بگەێنێ زۆر جوانە طبعا مەشاکیل وەبزانم هەر لە خزمەت جەنابتانە ئاماژەم بۆ کردووە کە لە ئەڵقەی بەرنامەی ترە خێزان نییە بێ موشکیلە بێت بێگومان ینی ئەگەر خێزانێکە بێ موشکیلە بێ ینی خێزان نین ینی بەیەکەوە ناژین وەکو عەرزم کردن ژن و پیا و دوو نزیکترین کەسن بەیەکەوە لە هەموو ئەسرارەکانی یەکتری تێگەن کاتێککە ئەم دوانە لە هەموو ئەسراری یەکتری تێگەن کەواتە مەشاکیل دروست بێ یەکەم شت دەبێ هەردوو لە مێشکی خۆیان نەدانێن ئەوەی کە مامەڵی لەگەڵاکات ئینسانە فریشتە نییە مادەم فریشتە نییە فریشتە ئینسان هەڵاکە ئێمە کۆمەڵی هەڵەکاری نانی کە ئەم هەڵەکارانە بەیەکەوە کۆ بینەوە جا لە گروپێکا بێ لە خێزانێکا بێ لە حیزبێکا بێ لە فەرمانگەیەکا بێ لە هەر شوێنێکا بێ ئەمان هەمویان هەڵاکەن کاتێک کە من هەستم کرد بەرامبەرەکە مرۆڤێکە هەڵاکە بەلامەوە طبیعیە مامەڵەیەکی طبیعی دروست سروشتی لەگەڵاکە بەڵام ئەگەر بە چاوی فریشتەیی سیرم کرد کە مەسەرەن پیاو بە تایبەتی کە سەیری ئافرەت دەکا ئافرەت
هەمیشە جەمالیەتە، هەمیشە جوانیە، هەمیشە بۆنی خۆش بێ، هەمیشە ئەوە بێ. بیر لەوە نەکاتەوە ڕۆژێ ئەم ئافرەتە تووڕا بێ، ئەم ئافرەتە مەسەرەن سووری ماگانەی هەیە، ئەم ئافرەتە مناڵی هەیە، حەملی هەیە، چی هەیە، ئەوە شتی هەیە. یعنی تەبەن لەوانەیە خوای گەورە کۆمەڵێ ئاسانکاری بۆ ئافرەت کردووە. بۆیە ئیمام ئەحمەد بە کوڕەکەی فەرموو ڕۆڵە بێ کاتێک خوا ئاسانکاری بۆ ئافرەت کردووە فەرزی لەسەر هەڵگرتووە، تۆش ئاسانکاری لەگەڵا بکە لەو کاتانەیە ئاگال لێ بێ. ینی لەو لاشەوە مەسەرەن وەکو باسم کرد کە مەسەرەن پیاو لە دەرەوە لە حەربایە لە جەنگایە، هەر لە بەرامبەر ئافرەتی ترا لە جەنگایە بەڕاستی. ینی پیاو هەیە ئەڵێ ئەڕۆمەوە کاکە هەر بۆنی تایت و سابوون و شتیە بەسەرما، لە کاتێکا لە بازار ئەبینێ هەمووی بۆنی خۆش و هەمووی ئافرەتی ناسک و ئەو شتانە ئەبینێ. باشە مامۆستا ئێستا ئەکرێت بڵین خێزان پێناسی بەڕێستان بۆ خێزان لە ناو کۆمەڵگەی کوردیا بۆ تاک لە ناو کۆمەڵگەی کوردیا چییە؟ گرفتەکان زۆرترن یان خێزانێکی تەندروست و سەلامەت زیاترە؟ بۆ ئێستای ئەمڕۆ پێم وایە بەڕاستی ئەگەر باسی جیلی تازە بکەین، جیلی گەنج بکەین، ئەمنەوەی کە ئێستا هاتوتە پێشەوە، بە جۆرێ لە جۆرەکان ناسکن ناسک، ئەین تەحەمولی یەکتری ناکەن، بە بەسیترین شت کێشە لە خێزانە دروست دەبێت. زۆربوونی ڕێژەی تەلاق و جیابوونەوەکان لە دادگاکانە ئەوە سەبەبەکەیە کە یەکەم بەشێکی بەڕواڵەتی دەرەوە هەڵەخەڵەتن، یعنی لە دەرەوە سەیری مەسەلەکانەکەن. پیاوێکە ئەوێکە لە بازاڕە ئافرەتی چۆن بینی کە ڕۆژتەوە ماڵەوە ژنەکەی وا ببینێ، ئێوە شەر نابیانی، یا مەسەرەن ئافرەتە سەیرەکە مسەلسەلێکی بینی و پیاوێکە زۆر بە ڕۆمانسیەتەوە قسە لەگەڵ ژنەکەی ئاکا و ئاوە وازانێ شتەکان هەمووی ئاوایە. شتێکم بینی لەم ڕۆژانەیە دوێنێ بوو، ئەڵێ ژن و پیاوێک بەیەکەوە ڕۆشن بۆ باخچی ئاژەڵان. لە باخچی ئاژەڵان بینیان مەیمونێک زۆر بە ڕۆمانسیەوە لەگەڵ مێینەکەی خۆیان قسەیە کرد و یاری ئەکرد و ئەوانە. ژنەکە سەیرێکی پیاوەکەی کردی سەیری ئەو دیمەنە جوانە بکە، هاچەند بە ڕۆمانسیەوە لەگەڵ یەکا مامەڵاکەن. لەوێت تێپەڕین ڕۆشتن لەو لاوە شێریان بینی، شێرێکی نێرینە لەو گۆشەیە بوو، مێینەکەش لە گۆشەکەی تر بوو، تا زۆر باکیان بەیەک نەبوو. ژنەکە وتی پیاوەکە سەیریکە، بەڵای دیمەنێکی ناخۆشە، هەرێکە و لە خوشبینەکان هەرێکەوە چوونە شوێنێکەوە. پیاوەکەش بە ژنەکەی وتی تۆ بەردێک هەڵگرە فڕێیە بۆ مێینەی شێرەکە، کە بەردەکەی بۆ هەڵا یەکسەر نێرینەکە لەو لاوە مەڕایەکی کرد و گرمەگرمێکی تو هەستایەوە بەڕووڕووی ئافرەتەکە هات. بەڵێ دوایی وتی دە هەمان کردانی بۆ مەیمونەکە بکە، بەردێکی هەڵا بۆ مێینەی مەیمونەکە، نێرینەکە یەکسەر هەڵ هات و چووە سەردارێک و خۆی دوورخستەوە. تا لەسەر ڕەواڵەتەکان بڕیار نەیەتی کەواتە تۆ بە ڕواڵەت نابێ هەڵخەڵەتی. بۆیە یعنی ئێمە جاریوا هەیە بە هەندێک شت هەڵەخەڵەتین کێشە لە ناو خێزانەکانە دروست ئەکرێت. هەموو ئەو کەسانەی کە تۆ لە دەرەوە ئەیبینی ئاسوودەن لەوانەیە دەستکەن بژیفانیان هەمووی مەشاکیل بێ، هەمووی کەشۆ گرفت بێ. یعنی کەواتە تۆ ئەبێ لە خۆتەوە سیرکەی، لە ماڵەکەی خۆتەوە سیرکەی، ئەبێ وەکو کورد و توێتی بەقەدر بەڕێی خۆت پێ ڕاپێشە، سەیری ماڵەکەی خۆت بکە. من ئەتوانم مەسەرەن ئەوسە باسی قوربانیە، من ئەتوانم مەڕێک سەر بڕم، یان ناتوانم سەری بڕم، هەیەتوانێ نۆبەنێک سەر بڕێت کە 150 کیلۆ 200 کیلۆ گۆشتی ئەبێت. یعنی فەرقی هەیە، لەبەرەوە ئەبێت تۆ دائیمەن لەم ڕوانگەی ماڵەکەی خۆتەوە سێرکەی ئەو کاتێک کێشە دروست نابێت. مامۆستا ئەمە ئەکرێت بڵین خێزانێکی تازە، کچوکوڕێکی تازە کە ئەیانەوێ ماڵێکی تازە دروست بکەن، چی سەبارەت بە ماڵێک کە چەندین ساڵە هەیە کچوکوڕی گەورەیان هەیە، گرفتی کوڕ لەگەڵ دایکە لەگەڵ باوکە کچ بە هەمان شێوە، یان خێزانەکە هەمویان بێکەوە کۆک نەبن، یان یەک ئەندامی خێزانەکە گرفتی هەبێ لەگەڵ تەواوی ئەندامانی خێزانەکە کە بەداخەوە لەم چەند ڕۆژەی ڕابردووە ڕووداوی زۆر ناخۆشمان لەوبارەیەوە بیست. خۆی قسەکە ئەلێرایە کە لە خزمەت جەنابتانەوەم ئاماژە پێکرد کە یەکێک لە ڕۆژهەڵات ناسەکان ئەڵێ ئەگەر ئەتەوێ میلەتێک کۆتایی پێبینی حەزارەتێک لە ناوبەری یەکەم لەسەر سێشت ئیشکە، یەکەم لەسەر هەڵوەشاندنی خێزان ئیشکە.
بینی مەسەرەن دایک و فرزەند باوکو و کوڕ تێکدا یعنی تۆ لە هەواڵێکە ئابیسی کە کوڕێک باوکی خۆیە کوژە لە ڕووی داوای ئۆتۆمبیلی لێ کردووە یا هەندی حاڵەتی دڵتەزێن ئەبیستی کە ئەمە بەڕاستی تەفکیکی کۆمەڵگەیان کردووە خێزانیان هەڵۆشانووە کۆمەڵگەیان هەڵۆشانووە یعنی سەنگەرگرتنیان دروست کردووە لە خێزانە پیاو لە شوێنێک و ژن لە شوێنێک لە کاتێکا کە ئێمە کاتێ باسی شتی کۆنەکرێش شتە کۆنەکان زۆر باشتر بوون هەر لە خزمەت جەنابتانە باسمان کرد کە یعنی بە خاتونێکیان وت تەمەنی 89 ساڵ بووتیان ئێوە چۆن توانیتانە ینی 6 ساڵ بەیەکەوە بژین لەگەڵ مێردەکە تاکتۆرۆر ئێمە ئەوەی پشکایە چاکمانە کردەوە ئێستا بەعکسەوە ئەوی دزێکی تێبێ فڕێدەن ینی ئەمە باسەکە باسی فەخفوری و باسی شوشە نیە باسی ژیانە ینی بەسیترین شت دروست ببێت ینی هەمووی لەیەک ئەبن مەحول نییە مەسەرەن ژن و پیاوێک شەڕ ئەبێ لە بینیانە ئەبێت شەڕ لە بینی دوو خێزانەکەیە بینی دوو بنە ماڵەکەیە لە کاتێکا کە لەسەر یەک حەوشە 4 ماڵ 5 ماڵی تیا بووە یەک تەوالێتی تیا بووە حەمامێکی تیا بووە ژیاویشن بە یەکەوە معنای وایە ئەمە ئینسانەکانن بیرکردنەوە ئینسانەکانە گۆڕاوە و کاریگەری تەکنۆلۆژیا کاریگەری زۆر خاتونە قسەیەکەکە ئەڵێ من ناڵم تەکنۆلۆژیا ئەڵێم تەکنۆلۆژیا لە فەیسبوک بینیم ینی قسەی جوانەکە بەڕاستی لەبەرەوە ینی کاتێ ئەم تەکنۆلۆژیای هاتووە ژن و پیاوی لە یەکتری کردووە هەمووانی بە یەکتری بە شەڕداوە بووک حەز لە ماڵی خەزورە ناکە زاوە حەز لە ماڵی خەزوری ناکە ئەمەنە بە ئاشکرایش باسەکرێت بە ئاشکرایی یعنی هەر شەڕ لەگەڵ یەکتری ئاکەن من هەفتەی یەک جار یا مەسەرەن یەک جاریان بۆ لای ماڵی باوکی تو چۆ باشە ینی ئەم دوانە خۆ بوون خێزانێکە چ پێویست دەکا مەسەرەن ئەم شەڕ و ئاژاوە لە نێوان خێزانەکانە دروست بکرێت کە پێویستە مامۆستا ساڵح ئایا تەنیا تەکنەلۆژیا هۆکارە یان هۆکاری تریش هەیە بۆ ئەوەی کە بەم شێوەیە لێکترازان هەیە بۆ ئەوەی کە بەم شێوەیە تونوتیژی خێزانی زۆر بووە وڵی تاوان تەکنۆلۆژیا چییە خۆ تۆ ئێستا مەبەستنی لە پاڵ ئەمە هۆکاری تریش هەیە حتمما هۆکاری ترێ من ئەرزم کردن خێزان خۆی هەر پەروەردە خێزانێکە کاریگەری گەورەی هەیە ئەو ژینگە کۆمەڵایەتی کە تۆ ئەیبینی کاریگەری گەورەی هەیە تۆ مناڵێکە ئەبینێ وڵا فڵان کەس باوکی خۆی کوشت لەسەر پارچە زەوێ 4 کەس یەکتریان کوشتووە لەسەر درەختێک دوان یەکتریان کە لە پارچە کردووە یە لەسەر لایتێکی فول یەکێک کوژراوە لەسەر هۆڕنێک ئەوی تر مەسەرەن دابەزیوە شەلاقی ئەوی تری کردووە ئەنی ئەمانە کاتێککە مناڵەکانی ئێمە ئەمە ئەبیستن بەشێکی بە پاڵوانیتی ئەزانن هەروکو چۆن ئێستا مناڵێک کە فێری جگەرە کێشانە بێ کە پیاوێکە بینە جگەراکێشێ بە یانێ نەفەسی قوڵی لێدا ئەویش دەستی بۆ باوازانێ ئەگەر جگەرە بکێشێ گەورە ئەبێ مامۆستا ساڵح ئەمەنە لەم هەواڵانە بەرگوێمان کەوتووە لا دوانیە دووبارە بوونەوەی زۆری و ئەوە کە وەکو جاران ڕێز نەماوە بۆی کە ئەم شتانە بە شێوەیەک بووترێت سڵی خەڵک لەسەر ئەم بابەتانە نەمێنێ وای کردووە ئیتر ئەها بەلای مناڵەوە گەورەوە ڕێزی شتەکان نەمێنێ ئەزانی خۆی هەر دروستکردنی ئەو هەواڵانە و زۆر بڵاوکردنەوەیان کاریگەری خراپ لەسەر کۆمەڵگە دروست دەکات بە شێوەیەکە وەکو عەرزم کردی کاریگەری سەلبی لەسەر مناڵەکانی ئێمە لەسەر گەورەکانی دروستیەکە یعنی تۆ فیلمێکی ناخۆش ئەبینی ئەو شەوە خەوی ناخۆش ئەبینیت بەڕاستی بۆیە مەسەرمەتراوە کاتێک کە ئینسان ئەخەوێ بە پێشوەخت با بە نوێژێکەوە کۆتایی بە شەوەکەی بهێنێ با بە دوعاکردنێکەوە کۆتایی بە شەوەکەی بهێنێ ینی زۆرێک لە نووسەرانی ئەمریکی ئەوروپی کە مسلمانیش نین و مەسیحین و هەیانە هەر وەکۆڵە دینیشان تاوا نییە بەڵام کاتێک کە باسی ئارامی شەو و خەو ئەکات ئەڵێ ساتەوەختێک پێش خەو لەگەڵ خۆتا دانیشە و توێژێک لەگەڵ خۆتا بکە دا ببڕێ لە تەکنۆلۆژیا دا بڕێ لە دەوروبەرەکەت بۆ خۆت بدوێ هەندێکیان ئەڵێن نە تۆ لەگەڵ خوا بدوێ قسەی لەگەڵا بکە دوعا بکە و پاڕێرەوە بەوە خەوەنجابزانە خەوی خۆشە بینیانە ئێمە مەسەرەن هەتا کاتی خەوە سەیری فیلمێکەکرێکە هەمووی شەڕ و ئاژاوە و خوێن و خوێن ڕشتن و تونند و تیژیە لەو لاوە مناڵەکانن سەیری جاران پلەیستەیشن هەبوو ئێستا ئەکس بۆکس و نازانم شتانی تر هاتوتە پێشەوە هەمووی شەڕە هەمووی مناڵەکان فێری تونند و تیژی ئەەکەن ئەمە کاتێک کە ئەخەوێ خەوێکی ناخۆشی هەیە کە هەڵەسێ بە ناخۆشیەوە هەڵەسێ یعنی بە کەسایەتێکی پڕ تونند و تیژیەوە خەبەری ئەبێتەوە ئەچێتە ناو لێسەر لە تەواوی دنیاە
بەتایبەت لە ڕۆ دەرونیەکەیەوە ئەوانەی کە کار لە دەروونەکان دەستەواژەیەک بەکارهێنرێت خێزانی ژەهراوی. ئێمە ئەکرێت بڵین خێزانی ژەهراویمان زۆرە بۆ بەرهەمێنانی تاکێک کە هیچ تەندروست نەبێت، تاکێک کە بخەینە کۆمەلگایەکەوە کە هیچ شتێکی قوبوڵ نەبێت. ئێمە ئەبێ بڵین نەڵین خێزانی ژەهراویمان هەیە، چونکە ینی تا ئێستاشی لەگەڵا بێ کۆمەلگەکە ئێمە یەکێکە لە کۆمەلگا ئارامەکان بەڕاستی بێگومان ئەمە زۆرینە، بەڵام ئەکرێت بڵین ئەومان هەیە. بەڵام هەوڵێک هەیە بۆ ئەوەی کە خێزانی ژەهرین دروست بکرێت، بۆ ئەوەی کە ینی خێزانەکان وەکو عەرزمکردن ئەمە پلانە، ینی پلانە بۆ ئەوەی کۆمەلگەکان لە بەرێکەڵ بۆشن. خەڵک هەمووی بەیەکەوە ژیاوە جاران، کورد و عەرەب بەیەکەوە ژیاوە، فارس و تورک بەیەکەوە ژیاوە، ینی لە سەردەمانێکە تۆ لێرەوە بۆ سەمەرقەند و بوخارا ئەڕۆشی کەس داوای هەوەیەکی لێ نەکردی. ئێستا خێزانێکیشان نەک ینی وەکوڵێ نەتەوەکانیان بە یەکی تری بە شەڕداوە. ئێستا لە ناو نەتەوەکانیشە دوو لەهجەیان بە یەکتری بە شەڕداوە. ئێستا هاتوون خێزانەکانیش بە یەکتری بە شەڕدەن، براو خوشکەکانیش بە یەکتری بە شەڕدەن. لەبەر ئەوە ژەهرێکی ڕژێندێت لە ناو کۆمەڵگەیە بۆ خێزانەکانیش وەکو داوێک وایە بۆ ئەوەی کە هەمیشە خێزان بەرە و هەڵوەشان و بەرە و لێکترازان و بەرە و شەڕ و ئاژاوە و ئەمە گرفتەکان و ئەمە ژەهرەکەی کە باسمان کرد چۆن خۆمان لەم ژەهرە بپارێزین؟ ئەوە زۆر گرنگە. ئێمە تەمان بۆ ئەمانی کە ئێستا هەین کە لە خێزانێکین بۆ ژن و پیاوەکان، یەکەم بەڕاستی مەسلەی تێگەیشتن و حیوار و توێژ زۆر گرنگە. یعنی حتا ئەڵێ حب لە دوو پیت پێکاتوە، الحاء والباء. حاء عرب ئەڵێن الحوار البناء، خۆشەویستی بە چی دروست دەبێ؟ بە حیوار و توێژێکی بنیادنەر دروست دەبێ. ئەگەر ئێستا حد لە خزمەت جەنابتانە باسم کرد قورئانی پیرۆز سێ کاتی دانا و بە عەورەت ناوی بردووە بۆ ژن و پیاو. ثلاث عورات لكم أفرمي سێ کات. ئەمە باسەکە نە باسی سەرجەیە، نە باسی هیچ شتێکە، باسی ئەوەیە کە ژن و پیاو بەیەکەوە و توێژ بکەن، لە یەکتری نزیک بن، ئاگان لە یەکتری بێ، یعنی بەرنامە دابنێن، پلان دابنێن بۆ ڕۆژەکانیان بۆ کاتەکانیان، بەیەکەوە بخوێنەوە، بەیەکەوە نوێژ بکەن، بەیەکەوە دوعا بکەن، بەیەکەوە قسە بکەن، بەیەکەوە خواردن حازر بکەن، بەیەکەوە نان بخۆن، لەسەر یەک سفرە نان بخۆن، لەسەر یەک قاب نان بخۆن، دوور نەکەونەوە لە یەکتری. ینی دیمەنێکی جوانی سەردەمی عوسمانیەکان هەبووە کە کاتێکە لە مەجلیسا دانیشتون باوکەکە کە تا باوکەکەنی و تۆ بسمیلا کەس دەستی بۆ خواردنەکە نەبردووە، نانێک بە دەستی باوکەکەوەیە بسمیلاکە لێ یەکاتەوە، لەتێکی ئەدا بە دەستی ڕاستی دەتەکەی ترێدا شتەپی ئاوە بە شێوەیەک هەر هەمویان سەیری یەکتریەکەن و هەمووان پارچەنانەکە ئەدەن بەویتر. ئەمە وایە ئەمە چارەسەرەکە ئێمە بگەڕێنەوە بۆ ئەساڵەت، بگەڕێنەوە بۆ ڕەسەنایەتی، بگەڕێنەوە بۆ ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی ئەو کوبوونەوە خێزانیانی کە لەناو کۆمەڵگەی کوردیە هەبووە، کە ئەوە بۆ ئەوە بگەڕێنەوە، بۆ ئەو ڕەسەنایەتیە بگەڕێنەوە، بۆ ئەو بگەڕێنەوە کە پیاو ڕێزی هەبێ، کە ژن ڕێزی هەبێ، کە باوک ڕۆیشتەوە ماڵەوە ژنیش و پیا مناڵەکانیش لەبەری هەستنەوە حرمەتی بگرن، کاتێککە دایک هەڵەسێتەوە کچ و کوڕ لەبەری هەڵسێتەوە حرمەتی بگرێ، بە کەمی نەزانێ، بە بچووکی نەزانێ، کاتێککە یعنی ریسپێگە بێنرێت حرمەتی لێ بگیرێ. ئەنی ئەمانە گێڕانەوەی ئەمانە وا ئەکات کە ینی چارەسەری کێشەکانمان ببێت و هەمووان بەیەکەوە تەباو برابین لەگەڵێکە، وەکو خوشک و برا، وەکو برا و برا بەیەکەوە بژین و بتوانین ینی کۆمەڵگەیەک دروستکەین کە کۆمەڵگەکە بەڕاستی ینی بتوانین لەگەڵ یەکە هەڵکە، لەگەڵ جیاوازەکانیش هەڵکە، کە ئەمە زۆر گرنگە. سەلامەت و تەندروست بێ. دەست خۆش مامۆستا گیان، سوپاس بۆ تۆ، سوپاس بۆ ئامادەبوونت، زۆر خۆشحاڵ بووین. من سوپاس جەنابتانەکەم.